خانوویەکی کۆن و بێناز و داڕوخاوی کفریە، بەڵام وەختی خۆی یەکێک لە دەسەڵاتدارانی عێراق بەشێکی ژیانی تیایدا بەسەر بردووە. ئەمە ماڵی عومەر نەزمی، جێگری سەرۆکوەزیرانی عێراقە لە سەردەمی پاشایەتیدا. ئێستا بە کەلاوەییش ناپارێزرێت. محافظەی بێ بکرێت بە لەناو نەچێت، چونکە ئەمە تعویز ناکرێت. شوێنەوار وەکو شتێک نییە دووبارە دروستی کە یا دووبارە ئەنتاج بکرێتەوە بەرهەم بکرێت. شوێنەوار تێک بچێتە تەواو دووبارە نابێتەوە. دیمەن و هەیکەلی دەرەوەی بیناکە لە ناوەوەی باشتر نییە. ئەمە کێشەی زۆرینەی شوێنەوارەکانی کفریە کە حکوومەت تا ئێستا یەک دانەشی لێیان نەپاراستووە. کێشەی سەرەکی کفری لەلایەن شوێنەوارەکانەوە کێشەی موڵکداریە. ئێمە ئەم جگە لەم خانیە چەندین خانی تر کەلتوری و شوێنەواریمان هەیە نووسراومان کرێ بۆ سەروی خۆمان و بەڵام بەداخەوە تا کۆیسا هیچ وەڵامێکمان نەبیە، یعنی نەدیە. کێشەکە لەوە سانێ ئەبێ ئەم خانیە لە لایەن حکوومەتەوە تەملیک بکرێت و خاوەنەکەی تەعویز بکرێتەوە. بەڵام نووسا و هەموو ساڵێک نووسراوەکەین بۆ سەروی خۆمان و لایەنی پەیوەندیدار، بەڵام تاوەکو ئێستا هیچ وەڵامێکمان نەبووە. خاوەنی ئەم ماڵە کە ئێستا کەلاوەیە و کەس لای لێ ناکاتەوە، سەردەمێک لەم عێراقەدا 25 جار وەزیر بووە و بنەماڵەکەشی ناودار بوون. ئێستاش ئەمە دۆخەکەیە. ڕۆژگارێک ئێرە ماڵی دووەم باڵا دەستترین کەسی هەموو عێراق بووە، بەڵام ئێستا وەک ئەبینرێت لە کەلاوەیەک زیاتر هیچی لێ نەماوەتەوە. سامانکەریم کورد چارنیوس، کفری.